سڵاوی خواتان لێبێ. من میوانی بەرنامەی سێبەری خەڵکم لە کوردستان 24 لە خزمەتتاندام ئەوشۆ. من ناوم ڕۆژ سالار شێخ حەمید بەرزنجیە لە ساڵی 1970 لە بنەماڵەیەکی ئاینی و نیشتیمان پەروەر لەدایک بووم. ژیانی هاوسەرگیریم پێکێناوە خاوەنی 3 منداڵم کە دویان دەرچووی کۆلیژی پزیشکەکانن و یەکێکیشیان لە مەرحەلەی خوێندنی کۆلیجە. من زۆربەی ژیانی خۆم لە خزمەتی ئاین و نیشتیمانەکەمدا بەسەر بردووە. بۆیە لێرە دەمەوێت هەندێک لە بەشێکی ژیانی خۆمتان بۆ باسکەم. من سێشت سبحان الله سێشت لە ژمارەی کاندیدیەکەم کۆبۆتەوە. من کاندیدم بە ژمارە 23 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. لە تەمەنی 23 ساڵی لە مزگەوتەکان دەستم کرد بە دەرز گوتنەوە بە تەڵەبە و منداڵەکان لەوێ. 23 ساڵە من خەریکی کاری خێرخوازیم لە ڕێکخراوەکان. ژمارەی کاندیدیشم 23. ئیش و کاری من لە قۆناغی ئیشەکانم بەڕێوەبەر یان بەرپرسی دەستگای خێرخوازی شێخباز بووم کە زۆر دڵم بەو ئیشەم خۆش بووە لەبەرەوەی خزمەتکردن و خزمەتکاری خەڵکی کوردستان بووە لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست و دەوروبەری. ئێستاش میوانی بەرنامەکەتانم ئامادەم بۆ هەر پرسیارێک کە لێم بکرێت. لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆنیت؟ ئایا سەردانی پرسە و نەخۆش و خزمەکانت دەکەی؟ لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەمە لەبەرەوەی لە خانەوادەیەکی وەکو باسم کرد ئاینی و نیشتیمان پەروەر و گەورە بووین. ئیش و کاری کۆمەڵایەتی بەشێک بووە لە ژیانی من لەبەرەوەی کە چاوم هەڵێناوە لەو ناو ئەو خانەوادە گەورە بوومە کە دایم دیوەخان و تەچێ و خانەقا بووە. ئیشی سەردان و کاری کۆمەڵایەتی و سلەی ڕەحم لە پێشینەی ئیشەکانمان بووە لەبەرەوەی دینی ئیسلام داوامان لێ دەکات کە سلەی ڕەحم بەجێ بگەێنین کە سەردانی یەکتر بکەین کە ئاگامان لە یەکتر بێت. بەهۆی کاری خێرخوازی ناوی تۆم بیستووە چەند ساڵە ئەم کارە دەکەی؟ ئەگەر چویە پەرلەمان هاوکاری زیاتری هەژاران دەکەی؟ 23 ساڵە من لە کاری خێرخوازیدام بە شێوەیەکی ڕێکخراوەی. طبعاً لە سەردەمی لاوێتیەوە ئەمە هەر ئیش و کاریمە بەشێک لە ئیشەکانمان نەکەم و ئیشەکانمان ئیشی خێرخوازی بەشێک بووە لە نەریتیمە. بەڵام 23 ساڵە بە تەحدید ئەمن لە کاری خێرخوازی کار دەکەم. لە برادرانی ئیعلامی خۆم پرسی گوتم بۆ مبالەغە دەکەن دەڵێن 23 ساڵە بەبیریان هینامەوە گوتیان کاک حاجی ئەتو گوتوتە ساڵی 2001 یەکەم مەشروعی ئاو لە گوندی بەرگرکە لە دۆڵی خانەقا دروستن کردوتم وەڵڵای ڕاست دەکەن. فعلەن 23 ساڵ دەکات یەکەم مەشروع کە مەشروعی ئاو بوو لە گوندی بەرگرکە لەوێ دەستمان بە ئیش کرد دوایی بۆ باڵەکایەتی و ئینجار هاتی نەخوار. طبعاً تا ئێستا بەردەوامین لە دوای مەشروع لەگەڵ ڕێکخراوی کڵای بووین ئەو کات. بەڵام ئێستا لە دوای ڕێکخراوی کڵای لەگەڵ دەستگای شێخباز بەرزەنجی وەکو بەرپرس ئیش دەکەم و ئەکید بەردەوام دەبم لە کاری خۆم چونکە کاری خێرخوازی بەڕاستی کارێکی زۆر خۆشەویستە. یعنی هەر کەسێک لەناو ئەو بوارە نەبێت لەناو ئەو کارە نەبێت نازانێت چەند خۆشە. طبعاً دوو ڕووی هەیە کاری خێرخوازی. ڕۆکی لەبەرەوەی ئەتوو لەگەڵ چین و توێژی هەژار و لێقەوما و ماڵوێران تێکەڵ دەبی زۆر دڵت پڕخەم و بە ئازار دەبێ کە هەندێک حاڵت دەبینی. بەڵام کاتێک کە بەشێک لە خەمی ئەو تاکە یان خەمی ئەو خێزانە چارەسەر دەکەی یان دەبێ هۆی چارەسەرکردنی خوای گەورە دەکاتە سەبەب هەست بە ئارامیەک و خۆشیەک دەکەیت تەسەووری ناکەیت چ خۆشیەکە ئەوە. بۆیە کاری خێرخوازی خۆشەویستترین شتە لە لای من و بەردەوامیش دەبین ئەکید لەسەر وشکارەکانی خۆمان. کاک حاجی وەکو کاندیدە چی پارتی بە خۆت داوات کرد کاندید بکرێی یان پارتی پێویستی بە تو هەیە لە پەرلەمان؟ لە هەر کاتێک و هەر شوێنێک نیشتیمان و میلەتەکەمان
پێویستی بە ئێمە بوو بێ ئامادە بووینە. جێگای شەرەفمەندیە بۆ من لەسەر پێشنیاری سەرکردایەتی پارتی و جەنابی سەرۆک بارزانی خۆم کاندید کرد بۆ لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. بە چ پرۆژەیەکی کابینەی نوێ سەرسام بووی؟ حەز دەکەی کابینەی داهاتوو چ پرۆژەیەک پێشکەش بکات؟ بەڕاستی پرۆژەکانی کابینەی نوێم زۆربیان جێگای سەرسامی و جێگای خۆشحاڵی، بەڵام ئەوەی زۆر پێی دڵخۆش بووم پاڵپشتیکردنی کەرتی کوشتتوکاڵە. بەڕاستی لەبەر ئەوەی لە هەموو دنیا کەرتی کوشتتوکاڵ پاڵپشتی دەکرێت و کەرتی کوشتتوکاڵ ئەو کەرتەیە کە ئەمە دەبێت پاڵپشتی بکەین و ئیهتیمامی پێ بدەین، لەبەرەوەی خوای گەورە زەویەکی زۆر بە پیت و بەرەکەتی داوینێ، خوای گەورە ئاوەکی سازگاری داوینێ، خوای گەورە هەر چوار فەسڵی پێبەخشیوین. لێرەدا بەس پاڵپشتیکردنی حکوومەت و پێگەیاندنی جوتیارەکانە بە شێوەیەکی زانستیانە بۆ ئەوەی بتوانین ئەمە لە کەرتی کوشتتوکاڵ زۆر پێش بکەوین و کەرتی کوشتتوکاڵ وا لێ بکەین بەڕاستی جێگای نەوت بگرێتەوە. ئەلحەمدولیلا لە ساڵی ڕابردوو بینیمان کە بەرهەمی کوردستان هەناردەی دەرەوە کرا. ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو زیاتر دەبێت و شتی گەورەتر دەبینین و پێم خۆشە یان لە کابینەی داهاتوو پێم باشە کە ئیحتیمام یان سەرنج زیاتر لەسەر ئاسایشی ئاو بێ کە دەست پێکراوە. ئەلحەمدولیلا لە کابینەی نوێم بە دروستکردنی بەنداوەکان زیاتر برێ بەو ئیشەی بدرێ و بەنداوەکان زیاتر بکرێن بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای بەنداوەکان ئاوی ژێرزەوی زیاتر زیندوو بکرێتەوە یان بژێتەوە، برا جوتیارەکانمان ئیستفادەی لێ بکەن بۆ دەعم یان بۆ پاڵپشتیکردنی کەرتی کوشتتوکاڵی. لەبەرەوەی هەردووچیان بەیەکەوە ڕەبتن مەوزوعی ئاسایشی ئاو و مەوزوعی کەرتی کوشتتوکاڵی ئەویان لای من زۆر گرنگە. کاک حاجی چیتان بۆ پێشمەرگە کردووە؟ پێشمەرگە بەڕاستی ناوەکەی خۆی ئەگەر بیری لێ بکەیەوە پێشمەرگە ئەوە ناوەکەی خۆی جێگای ڕێزە، جێگای گەورەیە. من وەکو خۆم لە شەڕی نەگریسی داعش کە ڕوبەڕووی وڵاتەکەمان بووە لە بەرەکانی پێشەوەی جەنگ بوومە لەگەڵ برا پێشمەرگەکانم. ساتری تەللوەرت لەگەڵ دکتۆر کەمال کەرکوچی ئەمن چووم بۆی جێبەجێ بکەین و هیچ نەبێت گیانی برا پێشمەرگەکان محاولە بکەین بپارێزین لەو شەڕی. و ساتری مەخمور لەگەڵ کاک نەجاد عەلی کە ئێستا ئەوانە ماون لەوێش برای خۆتان لەوێ بووە و محاولەی کردو ئەو ساترە لێ بدرێ کە گیانی پێشمەرگەی بپارێزین. لە منتیقەی گوێر مامۆستا جەمال مورکە شایدە لە کتابەکەی خۆی نووسیەتی و ئەمە چمان کردو چۆن لە خزمەتیاندا بووینە. لە خازر هەر لێوێ بوومە تا دەگاتە سەدی مووسڵ برایت و لە خزمەت پێشمەرگەکان بووە و پاڵپشتیان بووینە بە هەموو شێوەیەکی لۆجستی بۆ ئەوەی ببینە بەشێک لە کەمتر بۆ ئەوەی وا بکەین کە کەمترین زەرەر بەر پێشمەرگە بکەوێ و پێشمەرگە لە لای ما ینی ئەگە پێشمەرگە نەبە، ئەگە پێشمەرگە دیفاعی لە وڵاتەکەی نەکردبە ئێستا ئەمیش لێرەدا نەدەنیشتم نەمدەتوانی ئەو خزمەتانەی کە کردوشمانە بیانکەین. بۆیە پێشمەرگە زۆر گەورەی لە لایمە و هەرچی بۆشی بکرێت بەڕاستی کەمە بۆ پێشمەرگەی. جەنابەت بۆ دەتەوێت بچیتە پەرلەمان؟ بۆ گیرفانی خۆتە یان ئەجێندا و پلان دەیە؟ پەرلەمان بەڕاستی پەرلەمان کە دەمەوێت بچمە پەرلەمان دوو هۆکار هەیە. یەکەمیان گەڕانەوەی شکۆی پەرلەمان. پەرلەمان وا لێ بکەین ببێتە شوێنی ئاشتەوایی کوتلەکانی پەرلەمان، نەک شوێنی شەڕ و قسە و مناقەشەی خراپ. ببێتە شوێنێک بۆ ئەوەی هەموو لایەک بەیەکەوە بتوانین یاسای باش بۆ خزمەتکردنی ئەو میلەتە ماندووی خۆمان دەربکەین، بۆی بتوانین یاسایەکان لە خزمەتی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار و کاسبکار و قوتابی و پێشمەرگە و دکتۆر و مهندس و هەموو چین و توێژەکان یاسای باش دەربکرێت و تەبایی دروست بکرێت لە مابینیان. ئەوە یەکەم ئیشی منە لەوێ. دوو بە دوواداچوون بۆ ئەو ئیشوکارانەی کە لە پەرلەمان قانونیان پێ دەرچووە
بە دوواداچوون بکەین بۆی بزانین بە جوانی جێبەجێکراوە یان بە چاکی جێبەجێکراوە بۆی بتوانین خزمەتی وڵاتەکەمان بکەین لەو مەرحەلەیە. جیاوازێک لە نێوان دروشمی پارتی و دروشمی حیزبەکانی دیکە بۆ هەڵبژاردن هەیە؟ جیاوازی بانەڵێن هەر دروشمەکەی پارتی بۆ خۆی باس بکەین بەسە بەڕاستی. دروشمی پارتی ئارامی و ئاوەدانی پێکەوە ژیان و خۆڕاگری. ئەوڕۆ میلەتی کورد پێویستی بە ئارامی هەیە. بەڕاستی میلەتەکەمان ماندووە. پێویستمان بەو ئارامی هەیە کە هەمومان داکۆشی لێ بکەین. تێدەگەین. ئاوەدانی هەموو تاکەچی میلەتی کورد پێویستی بە ئاوەدانی هەیە. پێکەوە ژیان هەموو چین و توێژەکان بتوانین بەیەکەوە بژین، هەموو دینەکان بەیەکەوە بژین، هەموو مەزهەبەکان بەیەکەوە بژین. هەمووشمان دەبێ خۆڕاگر بین بەرامبەر ئەو دژمنکاریانەی کە لە دەرەوەی قەوارەی هەرێمی کوردستان دەکرێتە سەرمان یان دەیانەوێ بیکەنە سەرمان. بۆیە پێویست ناکە مقارنەی بکەین. هەر بۆ خۆی ئەو چاروشە هەموو میلەتی کورد دەزانێ مانای چێ. جەنابەت بە حاجی ڕۆژ ناسراوی پەیوەندی لەگەڵ دین چۆنە؟ من لە بیدایەت باسم کرد لە خانەوادەیەکی ئاینی نیشتیمان پەروەر لەدایک بوومە و لە سەرەتای لاوێتیمەوە لە مزگەوتەکان لە نوێژەکانم بەردەوام بوومە و لەوانەیە لە زۆر مزگەوتەکان لە تەمەنی 23 ساڵیم دەستم بە دەرزگوتنەوە گوتبێ بە منداڵە چاوگەشەکانمان دەرسی قورئان بە گەنجەکان کۆمەڵک دەرسی تەزکیە کە ئێستا هەندێک لەو تەڵەبانە ئەلحەمدولیلا بۆ خۆیان بوونەتە مامۆستای مزگەوتەکان و بۆیش پێم دەڵێن حاجی دەبەرەوە یەک لە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ کردووە کە حەجە واجبە لە سەرمان ئەلحەمدولیلا بۆیش حاجیمە و پەیوەندیشم لەگەڵ دینی خۆم ئەوەیە هەموو یەک لەمە عەبدەچین خوای گەورە دروستی کوردینە بۆەوەی تاقیمەم کاتەوە لەسەر ئەو زەویەی بزانین چ دەکەین و ڕۆژێک دادێت ئەمانەتەکەمان لێوەردەگریتەوە محاسەبەمان دەکا دائیمەنیش ئەو ئاەتەم لە پێشچاویە کە خوای گەورە دەفەرمێ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا بۆیە دەمەوێت باشترین ئیش بکەم لە ژیانی خۆم لەبەرەوەی خوای گەورە نافەرمێ لیەبلووەکم ئەیوکم ئەکتەر عەمەلا دەفەرمێ ئەحسەن عەمەلا نافەرمێ زۆرترین کار دەفەرمێ باشترین کار دەمەوێت باشترین کار بکەم و خوای گەورە لە خۆم ڕازی کەم لە ڕۆژی قیامەت بەڕووەکی سپی بەرامبەر خوای گەورە ڕاوەستە. تا ئێستا هاوکاری چەند خێزانت لە چەند ناوچەی کوردستان کردووە؟ بەڕاستی نازانم بیژمێرم یان عەدەدەکان چەندن بەڵام ئەکید بە هەزاران خانەوادە و قوتابی و خاوەن پێداویستی تایبەت و چین و توێژەکانی کۆمەڵگایمە لە مامۆستایانی ئاینی لە هەموو چین و توێژێک ئەمە خزمەتمان کردوونە بەڵام بە عەدەدەکە لای من نییە و نازانم عەدەدەکە چەندە ئەلحەمدولیلا ئەوەندە زۆرە لە بیرمان نەماوە ئیشوکارەکانمان هەر لە کوردستانی باشوورنەوە هەر چوار پارچەی گرتوێتەوە لێرەوە دەمەوێت زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی نەمر بکەم کە ئەمە لە ڕێگای ئەوانەوە یان لەگەڵ ئەوان یان وەکو تەڵەبەکیوان لە ئیشی ڕێکخراوەیی توانیمان ئیسفادە بکەین و لە ڕێگای ئەوان بگەینە عەفرین لە بوومە لەرزەکە و لە ڕێگای ئەوان بتوانین لە زۆربەی کەمپەکان ئیش بکەین ئەوە ئیشوکارەکانیمە بووە و فەزلی ڕەب العالەمین شەکە ڕەقەمەکان نازانین. بۆ دەبێت خەڵک دەنگ بە پارتی بدات؟ بۆ دەبێت خەڵک دەمکە بە پارتی بدات. جەنابی سۆرۆک بارزانی دەفەرمێ ڕێبازی بارزانی خواناسی و خواپەرستی پێکەوەژیان و نیشتیمان پەروەریە. ئەو چوار وشە بەسە بۆ ئەوەی خەڵک دەنگ بە پارتی بدات. چی بۆ هەولێر و هەولێریەکان دەکەیت ئەگەر بوویتە پەرلەمانتار؟ بۆ هەولێر و هەولێریە خۆشەویستەکان هەولێر و هەولێریە خۆشەویستەکان شایەدی ڕابردووی منە تا ئەوڕۆ کە ئەمە لە هەموو بەشەکان لە هەموو سێکتەرەکان محاوەلەمان کردووە خزمەتی شاری هەولێر و هەولێریەکان بکەین هەر لە نەخۆشخانەکان لە منداڵبوون و لەدایک بوونەوە بیگرە تا قوتابخانەکان بۆ منداڵە چاوگەشەکان تا سەرقەڵاتی سەرکەش تا شوێنی خانە نشین و پیاوە بەڕێزەکانمان کە خزمەتی شارەکەیان کردبوو تا خانەی بە ساڵات چوان و لە خزمەتکاری خۆشمان بەردەوام دەبین بەڵام پەرلەمان
بەڕاستی جێگای قانون و تەشریعە. قانون و تەشریعیش بۆ هەموو کوردستان دەبێ کە لە نێو کوردستانیش هەولێر پایتەختی کوردستانە ئەکیت پشکی شێری بەردەکەوێت. دەڵێن تۆ نەوەی پێغەمبەری ئیسلامی ئەمە تا چەند ڕاستە دەتوانی بۆ ماڕوون بکەیتەوە؟ بەڵێ ئێمە لە ساداتی بەرزنجەین کە باپیرە گەورەی ئێمە شێخ عیسای بەرزنجە خوای گەورە لێ خۆش بێ 800 ساڵ تقریبان پێش ئێستا هاتوتە منطقەی بەرزنجە و لەوێ نیشتجێ بۆ و ئێستا مەرقەدەکەی لە بەرزنجەیە. ئێمە لە نەوەی ئەو شێخ عیسایینە کە لە کوردستان ماوینێتەوە و بە گوێرەی شەجەرەی کە هەمانە و شەجەرەی مصدەقە ئەمە دەگەڕینەوە سەر سولالەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاک حاجی پێشبینی دەکەی چەند دەنگ بەدەستبینی ئەگە بە ژمارە جوابمان بدەوە؟ بەڕاستی ناتوانم پێشبینی ژمارەی دەنگەکانم بکەم لەبەرەوەی بۆ خۆم شەو و ڕۆژ و کاتی خۆم نەژماردووە کە لە خزمەتکردنی هەموو چین و توێژەکانی میلەتەکەم سەرفم کردووە و زۆریش دڵخۆشم بەو خزمەتکاریەکە کردومە. هەموو چین و توێژەکان، مامۆستایانی ئاینی، مزگەوتەکان، تەکیە و خانەقا و شێخ و مریدەکان، خاوەن پێداویستی تایبەت، قوتابیە خۆشەویستەکان، پێشمەرگە دلێرەکان، خانەوادەی سەربەرزی شەهیدان، خانەنشینان، هەموو چین و توێژێک ئەمن ڕۆژانە لە خزمەتیاندا بوومە. بۆیە پێشبینیەکە ناکرێت بڵێم چەند دەنگ دێنم، چاوەڕێی هیممەت و گەورەی ئەو خەڵکەمە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمن خزمەتکاریان بوومە لە ڕۆژی دەنگدان بە دەنگی خۆیان وەڵام بدەنەوە ئینشاڵڵا. چ پەیامێک بۆ کاسبکار و خەڵکی هەژار هەیە دەتەوێت چیان بۆ بکەیت؟ پەیامم بۆ خەڵکی کاسبکار و هەژار لە پەرلەمان دەبمە داکۆکی کار بۆ خەڵکی کاسبکار و بۆ خەڵکی هەژار. ژیانی خەڵکی هەژار محاولە بکەین بگۆڕین بۆ ژیانێکی مامناوەند یان باشتر و ئیش و کاری کاسبکارەکانی ژوا لێ بکەین بتوانین زیاتر کاسبی بکەن و بێ ئیشی و کەم ئیشی لە نێو گەنجەکان نەمینێ و خەڵک هەمووی ڕوو لە کەسابەت بکە و لە ئیش و کار بکە. پێم خۆشە بێگ و شەوڵام دێوە چ بەو کەسانە دەڵێ کە دەنگت پێ دەدەن. مەمنونتان دەبم، سوپاستان دەکەم ئەگەر دەنگ بە من بدەن و متمانە بە من ببەخشن. دەنگەکانتان ئەمانەت دەبێت لەسەر شانی من. زۆر سوپاس. من ئەمڕۆ میوانی سێبەری خەڵک بووم لە کوردستان 24. سوپاسی ئەو میوانانە دەکەم کە نەم دەناسین و پرسیارەکانیان کرد. ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکانم جێگای متمانەی خەڵکەکەم دەدوێ کە چاوەڕێم دەنگم پێ بدەن بۆ کاندیدبوونم لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 23 دووبارە چاوەڕێی خەڵکی بە وەفا و بە ویژدانی میلەتەکەمم کە متمانەم پێبەخشن. سوپاستان دەکەم.